ئەو کاتت باش و زۆر بەخێر بێی بۆ وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕەسی لەو کتێبە. گەیشتینە سەرجەم یان جیاوازی بنووسە. گەیشتینە ڕاهێنانی 15. دوو ژمارە هەیە 168 کەم 59 جیاوازیەکەی دەنووسین. سەرجەم واتە کۆکردنەوە، جیاوازی واتە لێ دەرکردن. با بزانین کو 168 کەم 59 لێدەرکردنە. بێگومان خوێندکاری ژیر زۆر ڕێگا هەیە بۆ شیتەڵکردنی ئەو جۆرە پرسیارانە. بێگومان ئەو ڕێی ئەم بەکاری دەینم مەرج نییە ئەتوش بەکاری بینی، بەڵام ئەگەر جیاوازیەکەمان وەک یەک بوو واتە هەردوو ڕێگا ڕاستە. ئەم لێرە چم کردیە؟ ئەو 59 کە لێرەیە هەست دەکەم ژمارەی هەندێک سەختە دەیکەمە ژمارەی ئاسان دەیکەمە 60. سفری لەگەڵە ئاسانە لە کۆکردنەوە و لێ دەرکردن. هەتا 59 بکەمە 60 یەکم لۆ زیاد کردیە، کۆیەک بوویتە 60. پاشان کە ئەوام کرد ئەوجە 168ەکەی دەینم کەم ئەو 60ەی کە دروستم کرد بە خۆم هەست دەکەم ئاسانە. ئێستا دەتوانم لێدەرکردن ئەنجام بدەم. لەبەر چ؟ لەبەرەوەی 60 لێ بڕوە زۆر ئاسانە، 8 دەمێنێتەوە و 100ەکەش هەروەکو خۆی دێتە خوارێ، لەبەرەوەی خانەی سەدانمان نییە لەو 60ەی. کابوو ئاوای لێ دێ 168 لێ بڕوا دەکاتە 108. یەکە کە ئاوها دێتە خوارێ، 8ەکەش دێتە خوارێ، شەشەکانیش بوونە سفر. پاشان لەبەرەوەی لێرە یەکم زیاد کرد ناچارم یەکیش زیاد کەم لۆ ئەو 108 هەتا چبی؟ هەتا جیاوازیەکەم ڕاست دەرچی. لەبەر هەندێ 108ش هەست دەکەم زۆر ئاسانە کە کۆ دەکەمەوە لەگەڵ یەک دەکاتە 109. وەڵامە ڕاستەکە دەکاتە 109. لەبەرەوەی 168 59 لێ بڕوا دەکاتە 109. بە شێوەیەکی ئاسان توانیم بزانم دەکاتە چەند. دەکاتە 109. ئەگەر وەڵامی توش 109 بوو بە هەر جۆرەك، بە جۆرەی خانەیی یان بە جۆرەی هزری، گرنگ ئەوەیە بکاتە 109. با بگەڕێینەوە لای پرسیارەکانمان. گەیشتینە پرسیاری 16. 216 لەگەڵ 79 بزانین کو. 216 کۆی دەکەینەوە لەگەڵ 79 کۆکردنەوەیە. ئەو جارەی ڕێیەکی دیکە گرتیتمە بەر. ئەو ڕێیەش چییە؟ 79ەکە دیسان دەینم هەست دەکەم بیکەمە ژمارەیەکی ئاسان، بیکەمە چەند جارەی دا، بیکەمە 80. ئەگەر یەکی لۆ زیاد کەم لۆ 79 دەبیتە 80، دەبیتە ژمارەیەکی ئاسان. کردمە 80. پاشان مادام یەکم زیاد کرد لێرە و لەبەر ئەوەی کۆیە چ دەکەم؟ یەکەکی کەم دەکەمەوە لەو 216ی. ئەو 216 کە هەیتم یەکی لێ کەم دەکەمەوە. 79ەکە یەکم لۆ زیاد کرد، 216کە یەکی لێ کەم دەکەمەوە هەتا وەڵامەکە ڕاست دەرچی. کە 216 یەک کەم دەکا 215. 208ش لێرە ئێستا کۆیان دەکەمەوە. 8 لەگەڵ 215 کۆکردنەوەی بەلای من زۆر ئاسانترە لە کۆکردنەوەی 216 لەگەڵ 79. لەبەرەوەی ئەو ژمارانەی سفریان لەگەڵ بیان 5 کۆکردنەوەیان یان لێدەرکردنیان
ئاسانە. چ دەکەم دەڵێم 0.5 هەر 5 1.8 200ەکەش هەر وەکو خۆی دێتە خوارێ. ئاوا 5ەکە لەگەڵ سفرەکەی هەر 5 یەکیش لەگەڵ 8 9 دووەکەش هەر وەکو خۆی دێتە خوارێ. وەڵامەکەم بووە 295. ئەو جارێ دەگەڕێینەوە لای پرسیارەکان دیسان. گەیشتینە پرسیاری 17. 431 کەم 232. ئەگەر تەماشاکەین 431 یەک لە خانەیەکان 232 لە خانەی یەکان لێرە ئاسان نییە ئەو جۆرە لێدەرکردنانە. ئەگەر ژمارە یەکەم لە خانەیەکان کەمتر بوو یەک کەمترە لە دوو لەبەر هەندێک چم کردیە لێرە هێنایتم 431 کردیتمە چ کردیتمە 432 یەکم لۆی زیاد کرد هەتا وەکو ئەوەی ببیتە 32 لێرە 32 لێرەش ببیتە 2 لێرە 2 لێرەش 2 لەبەرەوە یەکەکەم زیاد کرد لۆ ئەو 431 بووە 432 کە بۆ 432 ئەو جەهینان بە درێژی نووسیم دەزانم 432 دەکاتە 400 لەگەڵ 30 لەگەڵ 2 432 واتە 400 کۆ 30 کۆ 2 232 کەش هەروەتر هەروەکو 432 ئەویش دەکاتە 200 کۆ 30 کۆ 2 لێرە کە لێدەرکردن ئەنجام دەدەم زۆر ئاسان دەبیلۆ لەبەرەوەی لێرە لێدەرکردن لێرانە لێدەرکردن لە یەکەم جار لە سەدەکان چ دەڵێم 400 200 لێ بڕوە دەکاتە 200 بە من ئاسانە 400 200 لێ بڕوە زوو دەزانم 200 لێرەش دەڵێم 30 لێ بڕوە ئەویش هەر زۆر ئاسانە بەڵام دەبێ ئەو کۆیانە بینمە خوارێ 30 لێ بڕوە دەکات 0 پێی ناوێ خۆم زۆر پێیوە خەریک بکەم 2 لێ بڕوە 2 لێرە لە یەکان ئەویش هەر دەکاتە 0 واتە لێرەش دەکاتە 0 ئەوجا ئێستا بووە چەند ئەگەر کۆکەمەوە 200 لەگەڵ 0 لەگەڵ 0 بێگومان چونکە 0 هەر دەکاتە 200 هەر دەکاتە 200 بەڵام ئەمن لێرە ئەگەر بەبیرتان بێ یەکەکەم زیاد کردو ئەو 431 هەروە نابی زیاد کەم و بڕۆم دەبێ ئەو وەڵامەی کە بەدەستم هینایە 200 یەکی لێ کەم کەمەوە هەتا وەڵامەکە دروست بی زۆر ئاسانە یەکی لە 200 کەمەوە دەکات 199 کەواتە وەڵامەکەم 199 وەڵامە ڕاستەکە 199 بە شێوەیەکی ئاسان. دەگەڕێینەوە لای پرسیارەکان. گەیشتینە دووەهەمین پرسیاری 18 441 کۆ 263 441 کۆ 263 لێرە 441 هینایە بە درێژی نووسیتم دەکات 400 ئەوە هەموو کەس دەزانی دەکاتە 400 لەگەڵ چل لەگەڵ یەک 441 واتە 400 کۆ چل کۆ یەک 263 هەروە دەکاتە 200 کۆ 60 کۆ 3 ئەوە بەو شێوەیە دامناینە. ئێستا دەینم سەدان لەگەڵ سەدان کۆ دەکەمەوە
دەیانش لەگە دەیان یەکانیش لەگەر یەکان کە 400 و 200 کۆ دەکەمەوە لەگەڵ یەک دەبیتە چەند؟ دەبیتە 600. ئەوە ئاسانە. لێرە دەمس دەڵێم کۆ 40 و 60ش لەگەڵ یەک کۆ دەکەمەوە دەکاتە 100. دیسان دەڵێم کۆ 1 و 3ش لەگەڵ یەک کۆ دەکەمەوە دەکاتە 4. ئێستا ئەو سێ ژمارەی لەگەڵ یەک کۆ دەکەمەوە. ئەو سێیانە 600 لەگەڵ 100 دەکا 700 لەگەڵ 4 دەکا 704. ژمارەکەم بووە چ؟ بووە 704. بووە 704. ئێستا ئاوا تەواو. ئەنجامەکە دەرچوو، سەرجەمەکە دەرچوو. 441 کۆ 363 دەکاتە 704. لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەی نوێ و وانەی داهاتوو هەر بژی.